لیژنەی لە مەرکەزیەتی پارێزگای سلێمانی قۆناغی یەکەمی کارەکانی کۆتایی پێهێنا و دوا کۆبوونەوەی لەگەڵ بەڕێوەبەرگشتیەکانی سلێمانی ئەنجامدا. لە قۆناغی دووەمدا بەڕاوێژ لەگەڵ کەسانی یاسایی و شارەزایی بە ئەزمون نووسینەوەی پرۆژەکە دەست پێ دەکەن. بۆ جوابیەوەی کە ئەگەر پاتیوێکی ڕێکەون یا خواڕێکەوەن پەیوەندی بێمەوە نیە ئەمە لیزەیەکی لاژمنی پارێزگار بە کۆی هەموو هێزەکان بەهۆی کۆی هەموو لایەکەکان پێکهاتووە و باسی بابەتێکیش ناکەین لە دەرەوەی یاساکان ئێمەرێمە بێ ئێمە باسی ئەوواکەین یاسای ژمارە سێ بە هەموارێکەوە و بە هەمارکردنی ئەو یاسانەی کە کاریگەری هەیە لە سەریان داوای ئەوواکەینانی هیچ بابەتەکە ئێمە سیاسی نییە نەبووە ناو هەرێم نەبووە دەرەوەی هەرێم. سەرۆکی فراکسیۆنی خزمەت کە هاوکات ئەندامی لیژنەی لا مەرکەزیە دەڵێت چەند جارێکە پرۆژەی لا مەرکەزیەت پێشنیار کراوە بەڵام بێدەنگی لێکراوە. ئەگەر ئەم پرۆژەیەش بێدەنگی لێ بکرێت ئەوە دەردەکەوێت حکومەت بەنیاز نییە چاکسازی ئەنجام بدات و درێژە بە گەندەڵیەکانی دەدات. دابشکردنی دەسەڵات مافە بیەی بە خوارخۆت نەک ئەرێک هین پێ یعنی مافێکی خۆیەتی لەبەرەوە ئەمە سێم جارێتی جارێکانە سەردەمی دکتۆر هەڤاڵەوە جارێکی تر لە 2007 بوو و ئەم جارەمە سێم جارە ئەو دوو جارێکە هیچ دەنگی نەبووە هەمواری یاساکە ئێمە وامان نار کە هەموار کرێتەوە و لا مەرکەزی پسە پێنرێ ینی بچەسبێ لە شاری سلێمانی و لە هەموو پارێزگاکانیکە بەڵام ئەگەر حکومەت خۆی حەز نەکا کەواتە حکومەت خۆی حەزی لە گەندەڵیە چونکە مەرکەزیەت گەندەڵی ینی گەندەڵی زۆر کە گەندەڵی زۆریش لە هەر شوێنێکا بوو ئێستا ئەم وڵاتە چۆن نەیبینی لە هەموو شەریحەکانیەوە ینی چۆنڵی بۆگەنی کردووە لە هەموو شەریحەکانیەوە چۆنڵی دەسەڵاتێکی تیا هەیە دەستی تێوەرەیە بە ئارەزووی خۆی مەسلەیەکی کوردی خۆمان هەیەڵێ بۆ بە چێشتی مجەوەر. ئەمە یەکەم جار نییە پرسی لا مەرکەزی کارگێڕی و دارایی دەخرێتە بەرباس بەتایبەت پاش ئەوەی کە لە ساڵی 2017 بە فەرمی پرۆژەی لا مەرکەزیەتی سلێمانی ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کراوە. لە ئێستادا زۆرینەی ڕەهای هێز و لانە سیاسیەکان لە سلێمانی لەسەر پرسی لا مەرکەزی پارێزگاکان کۆکن بەڵام مەترسی ئەوە هەیە کە وەک ڕابردوو یەکێتی نیشتیمانی ئەم بابەتە تەنها وەک فشار لەسەر پارتی گەرم بکاتەوە و بە پێدانی چەند پۆست و پلەیەک بێدەنگی لە پرۆژەکە بکەن. لە ئێستادا هەموو لایەک چاوەڕوان و دەیانەوێت بزانن سەرکردایەتی نوێی یەکێتی وەکو سەرکردایەتیەکی ڕابردوو دەبێت یاخود پلانی جیاوازە و بە جدیەتەوە هەنگاو بۆ پرسی لا مەرکەزیەتی پارێزگاکان دەنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.